ئایا دەکرێت پرسی کورد تەنیا لە موچە و دەستپێکردنەوەی گەشتە نێودەوڵەتیەکان کورد بکەینەوە؟ لە کاتێکدا بەغدا مافە نەتەوەییەکانی گەلی کوردستانی پێشێل کردووە؟ من وەکو کوردێکی ڕۆژهەڵات بۆ باوەڕم تەنیا بەکردنەوەی فڕۆکەخانەکان ئەو مافانەی کە کورد هەیەی بە حەقیقەت لە باشووری کوردستان وە دینایە بە دڵنیایی وە سەربەخۆیەکێک لەو شتە گەورانە بوو کە کورد بە دوای دانەگەڕا، بەڵام بە دڵنیایی وە من بۆ باوەڕم سەرەتا دەبێت پرۆگرامێک بەرنامەیەک دابەندرێ تاکو ئامانجە گەورەکە بەدی بێ. هیوادارم سەرکردایەتی کورد ئەو کەسانی کە بەرپرسیارن لە وڵاتی و بەرپرسن بە دانانی بەرنامەیەکی یا پرۆگرامێکی ڕێک و تایبەتەوە بتوانن ئەو مافانەی کە کورد هەیەی لە بەغا بیسێنن و چارەسەری ئەو کێشانە بکەن کە لە حاڵی حازدا لە واقعدا هەیە لە کوردستاندا. مافی کورد تەنیا کردنەوەی فڕۆکەخانە نییە، لەوە زیاترە. ئەبێت خوێندن ئێستا بە زمانی کوردبی لە هەموو پارێزگاکانە عێراق چۆن ئێستا ئەمە لە کوردستان عەرەبی دەخینن. ئەوە یەکەم. دووەم، ئێستا ناتوانانی هاوڵاتی کورد بەجلی کورد بستە ناو شارەکانی تر، احتیمالە هەرەشەی لێ بکەن. کێشەی کورد تەنهاوە نییە کە فڕۆکەخانە کراوەتەوە ئاخویان نا، کێشەی کورد زۆر لەوە زیاترە. فڕۆکەخانە کرایەوە با بکرێتەوە، بەڵام هێشتا زۆری کەمان ماوە بۆ سەربەخۆی بوو یاخو بۆ دەوڵەت بوون زۆری ترمانەوێت. تەنهاوە نییە کە فڕۆکەخانەمان کرایەوە، ئەو مافی خۆمانە. نطمح من حكومة بغداد إعادة النظر في طبيعة العلاقات بين بغداد والإقليم وبشكل إيجابي خدمة لحقوق الشعب الكردي.